سلااو ئەم کەیف خۆشن بدیدارە تەماشەوانن کورد کونەکشن هیڤیا دەمن خۆش ژوەڕا دکین. ابوی هیویه که ام کردان بگهین نه که سرپاتی و بویرن لجهان دقامن پیک گهارین داخل شما جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوب. دیدم وی جاره دا جنیفاتو دردی مروفانی سوریان بداوی نآنی. گلو چما هلبجارتن لهرما کردستان عراقی نقشه سیاسی دو گوهرن لی دست حالات قطنای گوهرتن و دیتنا ناسنامه کردی ناوروکی پانیلکی بولی زانکویا امریکی لیره لو واشنطن لینها ام بزانین که لدورو برین ما چه دقومه. وزارت درفع امریکی دبیشتن القاعده لعراقی گفه دکات سرولات دورو بر لدمی کتلو تیجی لوی ولاتی هر خورد بن. جگری آلیکار وزارت درفع بریت مکگورک گوتا کمیته کاروبار درفع جواتا نونران لکنگرسی امریکی کو دولت العراق الاسلامیه آست تندو تیجیان بلند کردیا جدست پیکا سالا بوری وره. چند ساعتان بری جوینا گهداری کرنه لکنگرسی جمارکا تقرینا لبغدای 32 کس کشتن. ناتوانی گرتی که فخوشی خوا دیار دکه جبو راپورتین جی سوریا دگهن سبارت ریکفتنه که لسر نقشه که جبو بصانحی کرنا درکتنه مدنیان جه باجار حمسه کو شر لید بتن. پیفداره که ناتوانی گرتی گوت ریکخرا آلیکارین روشا تنگاویان والری آموس او نقشه پسند کدیا و دیره بدت خلق جه باجار حمسی شرط دیده درکفتن و هر وسا آلیکارین مروانی جی بگهینت خلقی پی تی وی پی هی. روژه که بری دست پیکرنا المپیک زمستان لباجار سوشی سردریای رش لروسیا سکرتری گشتی نتوانی ایگرتی پشکداری دیگر دگهاندنا مشغل المپیک اندن. سلوک کمیته نفنتوی المپیکان دبیشتن او کیف خوشه پیامی آشتی و لیکت گشتنی یه المپیکان دگهینتا جهانی. کشو هوای دجوار چند جهان لجهانی ود گرتن لبریتانیا باروف بونه اگر لهیانو ویران کرنا چند حریمان لایرلند، اسپانیا، سلووینیا و چند دوران لچینی باو باروف و باران بوش جانا خلکی وان دوران شپر زکریا. سلاوین دوباره گلی تماشاوان هیجا و ام هر ده بحثی سوریا دانا هر روزه که در باز دبا جمارا قربانیین شر سوری زیده دبا به میلیونان خلکی وی ولات 3 سالان شر وراندکا دخما پاشا روژا زاروکن خودانا لیره لواشنطن جی چند شارزان پسیار کریا که حتا کنگی جواکا نفنتوی و بکار با آلیکارین مروفانی جگلی سوری را پردز بکا. نزیکەی 3 ساڵە شەڕی سووریا دەستی پێکردووە کەچی هێشتا نیشانی بە کۆتایی هاتنی لە ئارادا نییە. لە کاتێک شەڕ بەردەوامە بە ملیۆنان خەڵکی مەدەنیش بەر شەڕەکە کەوتون لە ناو وڵات لە جێ و ڕێی هەڵکەندراون و یانیش لە ناو وڵاتانی دراوسێدا بوونەتە ئاوارە و پەنابەر. هەرچەندە هێندێک کەس دەڵێن کۆبوونەوەکانی ئەم دواییانەی ژێنێڤ نێوان لایەنە بەشەرچووەکان پێشوەچوونێکی ئەوە تۆی لێ نەهاتەدی ناوبژیکاری نەتەوەی گرتووەکان لەخدەر براهیمی دەڵێت گفتوگۆکان ڕێگایان خۆش کرد بۆ بەردەوامی گفتوگۆکانی داهاتوو کە لەدەی ئەم مانگا بەڕێوە دەچن. دەڕاستیدا پێشڤەچوون گەلێک لەسەر خۆیە بەلێ هەردوو عالی بە هەف قبولکردنی بەشداری دەبن. کاتێک گفتوگۆکانی ئاشتی لە ژنێڤ بەڕێوە دەچوون جێگری سکرتێری گشتی نەتەوەی گرتووەکان جەفری فێڵدمەن گەشبین نەبوو. ئەم دڵتانگن بەڕاستیا و ژیانە مەدەنیەکی نەهاتە ڕزگارکردن دە هەفتیا دانوستاندنین جنێڤادا. فێڵدمەن دەژڵێت ئەو کاتە باوەڕی بە گفتوگۆکان دەبێت کە کاریگەریان بەسەر کەمکردنەوەی ئازاری خەڵکەکەدا هەبێت. مەخابن دەوێ ڕاستیە بێژم و 10 ڕۆژان پشتی مۆنترۆی ئەم نەگەهانە وێ قۆناغێ. وەزارەتی دەرەوەی ئەمریکا مەزەندە دەکات زیاتر لە 9 میلیۆن کەس لە ناو سووریا پێویستیان بە یارمەتی هەیە و هەروەها زیاتر لە 6 میلیۆن کەس لە ناو سووریا لە جێ و ڕێیان هەڵکەندراون 2.5 میلیۆنیش لە وڵاتانی میسر، لوبنان، عێراق، ئوردن و تورکیا پەنابەر و ئاوارن. ڕاجیف شا بەڕێوەبەری USAID تازە لە سەردانی لوبنان و ئوردن گەڕاوەتەوە. لە لوبنانی ji 5 کەسان ئێک خەڵکی سووریایە لە ئوردنی هەروەکی چاوە تەڤایە خەڵکی کەنەدا 10 ساڵ و نیڤێکێدا دەربازی ئەمریکا بن. ئەو دەژڵێت هاوشێوەی ئەم قەیرانە نییە و ئەمریکا ڕێبەرایەتی جیهانیشی کردووە لە دابینکردنی $3 میلیارد لە یارمەتی مرۆڤی و گەشەدان
کاتی ئەوەیە ئەم شەڕە ڕابگیرێت. گشت بەرنامین مرۆڤانی لی جیهانی گوهڕینەکە مەزن ناکن پێتیڤ بل لە هەفاتنەکە سیاسی هەیە. گرفتی دەستگوێ ڕاگەیشتن ئاستەنگەکی گەورەیە لە بەردەم ئەو کەسانەی کاری مرۆڤی دەکەن. بەبێ دەستگوێ ڕاگەیشتن پارە هیچ بەهایەکی نییە. ئەوەش ڕاوێژکاری تایبەتی کۆمیسیۆنی یەکەتی ئوروپاییە کە دەژڵێت مایە بێزاریە لە ناو فراکەشی پڕ لە خۆراک و دا و دەرمان دابنیشی و چاوەڕێ بکەی و نەتوانی بیگەێنێ دەستکەسی. ئەو دەڵێت پێویستی هەیە بە پەروەردەکردنی منداڵانی سووریا لە ناو کەمپەکاندا دەژین بە هەمان ئەندازەی کە گرنگە خۆراکیشیان بۆ دابێن بکرێت. بینەران 24 ساڵن هەرێما کوردستانە عێراقێ هەرێمەکە نیف سربخۆیە. 4 هەڵبژارترین پەرلەمانی لێ هاتنەکردن. 7 کابینەیەن حکومەتی هاتنە دامەزراندنها پارتیین سەرکەتیین هەڵبژارتنین ئیلونا 2013 کاری ji بۆ پێکئینانە کابینەیە هەشتێ dikin. Di 24 salên borî de nexşeyên siyasî hatiye guhertin lê desthilat yan layelên desthilatdar li Kurdistanê nehatine guhertin. Gelo çima Bilal Wahab mamosta li Zankoya Emerîkê li Silêmaniyê bersiva pirsiyarên Kurdkirnekşin dide. Hilbijartinînەوە tu dû birîtî nebû li diyarîkirdinî ئەوەی kê desthilatdar e. Wate ew nebû çend desthilatێk hebêt û bo hoy hilbijartinەوە bizanîn kê desthilatdar e. Belku desthilat eşkira bû. بەڵام هەڵبژاردنەکە شرعیەتی دا بۆ دەسەڵات. ئێستش کە هەڵبژاردنێ کراوە لەوانەیە بۆ یەکەم جار لە کۆتاییەکانی 2013 کە جەنابەت باسەکەی بۆ یەکەم جارێکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە براوەی هەڵبژاردنەکە یەکێک بۆ لە براوە سەرەکیەکانی هەڵبژاردنی ساڵی 92 هەتا 2013 گۆڕانکاریەکی وا ڕووی نەداوە واتە وەکو جەنابەت فەرمووت یەکێتیش و پارتی دەسەڵاتدار بوون. بەڵام بۆ یەکەم جار ئەو تا یەکێک لەو دوو پارتەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕقم 1 و 2 هاتۆتە ڕقم 3 بژمارەی دەنگ. بەڵام هەر باسەوە دەکە دەسەڵاتە کێشەکە لێرە ئەوەیە براوەی تری هەیە زیاتر لەوە دەنگی هێناوە بەڵام هەر ئەو وەکو دەسەڵاتدار سەیرەکرێت بۆ جا کێشەکە لێرە ئەوەیە ئایا هەڵبژاردن بڕیار ئەدا کێ دەسەڵاتدارە بە معناکەی تر ئایا دیموکراسی لە کوردستانە گەیشتۆتە ئاستێکەوە کەوا میلەت بڕیار بدا کێ لە دەسەڵاتە بێ یاخود دەسەڵات بریتێ لە ئەمرێکی واقع لە حاڵەتێکی بەرجەستە بوو تەنها هەدەفی هەڵبژاردنیش بریتێ لەوەی کەوا شەرعیەت بدات ئەم حاڵەتە ئەگەر هاتوو پرۆسەکە کە پرۆسی هەڵبژاردنە شەرعیەتی نەدا بەم حاڵەتەی کە لە ئەرزی واقع هەیە کە حاڵەتی دەسەڵاتە ئایا ئەو کاتە چی ئەبێ بۆیە ئەمە گەورەترین اختیبارە گەورەترین تاقیکردنەوەیە کەوا باری دیموکراسی واتە پێشکەوتنی دیموکراسی کوردستان لە بەردەمیایەتی چونکە ئەوەتانێ لایەنێک دەسەڵاتی شرعیەتی هەڵبژاردننی کەم بۆتەوە دەنگی کەمتر هێناوە معنایوانیە کەوان نەماوە بەڵکو لە هەڵبژاردنەکانە دەنگی کەمتر هێناوە لایەنێکی تر چۆتە پێشەوە ئەگەر هاتوو واقعی دەسەڵاتی سیاسی بێتە تەمسیل بکرێت بەم حاڵەتە هەڵبژاردنە تازە کەواتە دیموکراسی لە کوردستان ناتوانین بڵێن هەنگاوێکی گرنگ چۆتە پێشەوە ئەگەر باسی پارتی بکەین لە هەڵبژاردنەکانی 92 لە سەدا 50 ئەوە بوو پەرلەمان دەسەڵات حکوومەت دابەشکرا بوو لە بینی لەگەڵێکی دیە ئێستا دەبینین بۆ نمونە لە پەرلەمانە 38 کورسی هەیە لە ژمارەی 111 کورسی کەواتە لە سەدا 30 تقریبا سەدا 30 کەچی هەر دەسەڵاتی یەکەمە ڕاستە کاتێکەوە ئۆپۆزیسیۆن دروست بوو لە کوردستان کاتێکەوە بۆ حاکمی کوردستان بۆ حیزبە باڵادەستەکانی کوردستان دەرکەوتکەوە ئەم پەرلەمانە ئیتر نیوە بەنیوە لە بین یەکێتی و پارتیە بەش ناکرێت و معارەزە پیا ئەبێ و لەوانەیە پەرلەمانتاری غیرە یەکێتی و پارتی نەک تەنها بوونیان هەبێت وەکو بوونێکی شکڵ بەڵکو بوونێکی ڕاستەقینیان هەبێت لە پەرلەمانە بتوانن گلەیی بکەن دەنگی خۆیان بگەێنن کە ئەم حاڵەتە دروست بوو دەسەڵات هەڵسا چی کرد بەرامبەر هەر کورسیەک یاخود بەرامبەر ئەو دەسەڵاتی کەوا بەهاتنی ئۆپۆزیسیۆن بەناو معارەزە لە دەستی داوە لە بەرامبەر ئەوە دەسەڵاتەکانی تری زیاد کردووە وەکو چی کاتێکەوە معارەزە چوە پەرلەمان بە بەهێزی پۆستی سەرۆکی هەرێم دروستکرا ئەو دەسەڵاتانی کەوا با بڵێن حیزبە دەسەڵاتدارەکان لە پەرلەمانە لە دەستیاندا دایانە ئۆفیسی سەرۆکی هەرێم لەگەڵ بە قووەتبوونی پەرلەمان وەکو موەسسەسە بەوەی کەوا لایەنەکانی زۆرتیایە لانی معارەزە چۆتە ناو پەرلەمانەوە جان باس کرد لە سەڵا پەنجاکانەوە چۆتە سەر سەتا سیەکان ئێستا وایلی هاتووە لە جاتی
مؤسسەی پەرلەمان هەمووی دەستگای پەرلەمان هەمووی لاواز بووە واتە کە تۆ زانی دەسەڵاتت لەو دەستگایانە و پێشی ناوێری دەستگاکەم وی لاواز کراوە لە مقابل ئەو دەستگایە پەرلەمان بەڵام چی بەهێزکراوە بەرامبەر بەوە ئۆفیسی سەرۆکی هەرێم بەهێزکراوە مەسەلەن دەستگا ئەمنیەکان بەهێزکراون مەسەلەن وەزارەتی سامانە سروشتیەکان دروست کراوە کەوا دەسەڵاتێکی زۆری هەیە لە کوردستانە ئەمانە دەسەڵاتی ئەتوانین دەسەڵاتی جێبەجێکار بەهێزتر بووە مقابل بە دەسەڵاتی بە سڵتەی تشریعی کە سڵتەی پەرلەمانیە ئێستش کە لەم حاڵەتە لەوانەیە ئێستا هەنگاوێکی ترمان هەیە کەوا ئۆپۆزیسیۆن بای ئەوە دەنگی هێناوەکەوە بە فعلی بچێتە حکومەتەوە دەمویست ئەوە باسکەم ئەی ئۆپسیۆن ئێستا کە دەنگی هەیە هێزی هەیە لە ناو پەرلەماندا و داواکاری هەیە ئەو وەزع چۆن دەمێن چۆن نەکتەنها لە پەرلەماندا بەڵکو ئێستا لەوانەیە ئۆپۆزیسیۆن بە قووەت و بەهێز و بە فعلی بچێتە ناو حکومەتەوە جاو کاتە ئایا ئەمە تەوقعی چی بکەین لە حکومەتە من تەوقعەکەم هەندێک بەم ئاراستەی وەکو باسم بەم ئاراستە مێژوویەکەوە هەر جارێک دەسەڵات لەلایەکەوە کەم و بێتەوە لەلایەکی دەسەڵات زیاد کراوە چی ئەو دەکات چی ئەم شتە دەکات ئەتوانین بڵین لایانی دەسەڵاتدار لە کوردستان حیزب دەسەڵاتدارەکان لە کوردستان یەکێتی پارتی بەڵێ وازەحە یعنی من نمونەی سەرۆکی هەرێمم هێناوە کاتێکەوە لە پەرلەمانە کاتێکەوە حکوومەت دەسەڵاتدار و بەسەن پارتیوکیتی لە حکوومەتدا دەسەڵاتدار بوون پێویستی بۆ نەئەکردکەوە تۆ کە سەرۆکی هەرێم مثلا سەرۆکی وەزیران مثلا باڵین پارتی دیموکراتی کوردستان و پێویستی بۆ نەبووکەوە پۆستێکی تری گەورەتر لە سەرۆکی هەرێم هەبێت لە سەرۆکی حکوومەت هەبێت کاتێکەوە پەرلەمان زەعیفە بێت و وەزارەت وەزیری غیرەیەکێتی و پارتیتیایە یاخو بڵێن هەستەکە دەسەڵاتی حکوومەتەکەش زەعیفە بێ هەڵەسێ مثلا پۆستی سەرۆکی هەرێم دروستەکرێت کە پۆستێکی دەسەڵاتی زۆری هەیە و ئێستش کە لەوانەیە حکوومەت وەزیری مەسەن معارەزەی تیابێ یاخود جێگیری سەرۆکی حکوومەت لەوانەیە معارەزە بێ ئەوە تانێ مەسەن ئەم دەستورە بۆیە ئەم هەموو کێشەی لەسەرە سەرۆکی دەسەڵاتێکی زیاتر لە جاران ئەداتە سەرۆکی هەرێم لەوانەیە ئەگەر من بتوانم پێشبینی بکەم بۆ مەرحەلەی داهاتوو کاتێکە احتیمالی هەیە مەسەن معارەزە یاخود مەسەن گۆڕان ئەگەر بە ئاشکاتر باسی بکەین و گۆڕان و یەکگرتوو بتوانن چەند وەزارەتێکی سیادی یاخود گرنگ وەکو وەزارەتی داوای وەزارەتی مالیە بکەن داوای وەزارەتی نەوت بکەن داوای وەزارەتی ناوخۆ بکەن من پێشبینیەوەکەم کەوا ڕێکخراوی تر بەشی تری حکوومەت دروست بکرێ کەوا دەسەڵاتی هەندێک لەم وەزارەتانە بۆ خۆی بکێشێتەوە بۆ نمونە لەوانەیە کۆمپانیای نەوتی نیشتیمانی دروست بکرێت ئەگەر کۆمپانیای نەوتی نیشتیمانی کەوا بەپێی قانونی نەوت و گازی هەرێمی کوردستان بڕیارە دروست بکرێت ئەم کۆمپانیای تا ئیسەبوونی نییە بەڵام ئەگەر هاتوو لە مەرحەلەی داهاتووە لە چەند مانگی داهاتووە ئەو کۆمپانیای دروست بکرێت وەکو لە هەندێک بەیاننامەی وەزارەتی سامانە سروشتیەکانە لە فرۆشی نەوتا باس کراوە گرنگی وەزارەتی نەوت کەم دەکاتەوە ئەو کاتە ئەگەر کۆمپانیای دروست بکرێت ئەم کۆمپانیای نەوتی هەرێمە 120 هەموو ئەو 50 گرێبەستەی لەگەڵایە کەواتە بێتە بەشێکی گەورەی دەسەڵات بە تایبەتی دەسەڵاتی ئابووری لە کوردستانە ئەگەر ئەمە بێتە ئەمری واقع ئەم کۆمپانیای بێتە ئەمری واقع و دەسەڵاتەکەی نەبێتە بەشێک لە مفاوەزاتی دروستکردنی حکوومەت کەوا ئێستا لە ئارایە لەوانەیە کاتە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو ئەرزشەی نەمێنێ کە ئێستا هەیەی و معارەزە لەوانەیە شەڕی لەسەر بکات گەلەوە دەبێت چارچوڤەیەدا دەموکراسی چاواتی شرۆڤەکردن لە بەرنامەیە بێ ئەمێ پشکا دوێ یا هەفتەیڤینە دەگەل مامۆستا بیلال وەهاب تەماشە بکن بینەران لێ هۆڵەکە زانکۆیە ئەمریکی لێرە لە واشنگتن ئێواریەک هات ڕێخستن ji بۆ دیالۆگێ سەبارەت ناسنامەیە کوردی bi taybet têgehiştina xwartan ji bo nasnameyê dîkeltûrên cuda cuda da kamîreya Kurd ku nekişin li wir amade bû هەندەران و دیالۆگ bi دووچۆنا ناسنامەیê bidîtina Kurdên Emerîkî navnîşanê du panêlên êvarî civîna navendê aştî û geşekiriniya zankoya Emerîkî bû li Washington. Panelistan hewildan sîmayên wê nasnameyê diyar bikin û kaçawa ew dê bihêz û qeyîm bitin. Karmendên nûneratiya Hikûmeta Herêma Kurdistanê li Washington Karwan Zêbarî ew peywendîdar kir bi peywendiyên qeyîmên Amerîka û Kurdistanê. Unless you are able to install a consulate. ئەگەر توانای دانانی کونسڵخانە نەبێت لەو شارانەی ژمارەی کوردەکان تیایدا زۆرن گەلێک ئەستەمە بتوانی ئاڕاستی کۆمەلگای کوردی دیار بکەی ئەمە بە هەوڵ و پتەوکردنی پەیوەندیەکانی کۆمەلگای کوردی لەگەڵ کوردستان دێتە ئاراوە و لەگەڵ ئەمریکاشدا. نمونەیە سەرکەفتیە هانەجاف خانمەکە ئەمریکیا کورد نەها جێگرا وەزیرێ کاروبارên مشەختانە li Meksîko سرنج ڕاکێش بوو چونکو شیایە پران di nêvbera sê keltûran da Kurd Amerîka û Meksîko dirist bike. For me, Kurdistan was always home, even if I didn't live there, didn't know it, didn't go there. کوردستان هەموو دەمە وڵاتێ منە ئەگەرچە ئەس لێرێ نەبوومە ئەس لێ دەرێ مەزن نەبوویمە لێ دلێ من هەر لێرەیە دەما ئەس دگەل کوردان بم هەر وەکو ئەس لە کوردستانێ بوومە
ئەو دخۆیناو مندایە و ئەس هەست پێ دەکەم ئەو ناسنامە من دیار دەکەتن. بە باوەریا سامی ساڵایی کوردێکی خەڵکی کەرکووکی و پترەژ 17 ساڵان لە ئەمریکایە ئەرکێ بەهێزکردنا جڤاکا کوردی لە ئەمریکا پتر دکەفتە سەر ملێ خۆرتێن کو لە ئەمریکا مەزن دەبن. ئەوان بەرپرسیارەتی زیاتریان لە ئەستۆدایە تا بتوانن کللتوری خۆیان زمان و ڕێشەی خۆیان بپارێزن، بەڵام بەشێکی ئەو بەرپرسیارەتیەش لە ئەستۆی حکوومەتی هەرێمدایە و لەسەر ئەم مەسەلەیەش گلەیی لە حکوومەت کراوە. مامۆستا دلێر ڕەشید پەروەردەکارێک و نێزیکی 25 ساڵن لە ئەمریکایە و ئەندامی کارگێرێ لە قێهەفتی پارتی دیموکراتی کوردستانە گرنگی دانا سەر پەروەردەیە وەکە ڕێکە هەری کاریگەر بۆ ڤەدیتنا ناسنامەیە کوردی دجڤاکین ئەمریکیین هەمە ڕەنگدا. نەوەی نوێ پێویستی بەوەیە هەموو پێکەوە گرێدرابن یا ناسنامەی خۆیان پارێزن. چەند ئاستی پەروەردەی منداڵانی کورد لە ئەمریکا بەرز بێ ئەوە هێندە و زیاتریش دەتوانن لە چواردەوری ناسنامەی خۆیان یەکگرتوانە بن. گەلۆ ئەف چالاکوان و سیاسەتوانن یان لە ئەمریکا هاتنە دنیایە یان ژی هێشتا زارۆک هاتنە ئەمریکا چاوا ناسنامەیە کوردی تێدگەهن و چاوا دکارن دیگەل وێ ناسنامەی لە ئەمریکا بژین. خانم تریفە سەعید تایبەتمەندا سیاست و یاسای نێفنەتەوەی ئێک بوژوان. ئەس باوەڕ دەکەم چەند مەشارەزی هەبیت و پەروەردەکری بن لە ئەمریکا چەند ئەم دێ باشتر بکەوینە ناو سیستەما سیاسی لە ئەمریکا. ئەڤە تشتێ هەری بنرخە ئەم ji پاشەڕۆژێ کوردستانê را بکەین. پانلستên li zankoya Emerîkî vedîtina nasnameyê şirove dikir pênasîn kirin ku ew erkek bi zehmet û gelek caran xurtên Kurdan perîşan dike. Erê ew Kurdin Emerîkîna yan Kurdên Emerîkan ew ev çi meعنayê dide? Xanim Beyan Koçanî nivîskara babetên saxlemiyê di rojnama Kurdish Review da lê demekî jiyana xwe wesa perîşan bibû lê niha باوریاوی ئەڤە. جوانە ئەگەر تە دوو ناسنامە هەبن و تو بزانی نەشەرتە گرێدە یەک جوانە بتنێبی. ئەڤە یان یادن. لێ ئەگەر ئەس شیرەتەکێ لە خورتان بکەم دەما بژارەوان یەک ناسنامە بیتن ئەڤەیە. قەنجیەن تەڤایە ناسنامێن تەهەین لێ کوم بکە و ببە باشترین مرۆڤ. Ek ji rêxerên civîna sebaret bi dûçona nasnameya Kurdên Emerîkî ku li zankoya Emerîkî li Washington hat kirin, xanim Catherine Leswing mebesta rêxistina vê civînê ji bo bernameya Kurd Connection wesa danas kirin. One thing we've really noticed while raising awareness about Kurdish issues is that dema me bi zava heydarkirinê ji bo naskirina pirsa Kurdî dayê me dît dengê yekgirtiya Kurdan di nav bizavkaran da nîne. Lewan meviya li êvariyeka wesa Kurdan bigehîne yek. Heta ji me re bêjin dema ew Kurdên Emerîkî bin we taya wê çi ye û kadê çawa piştevaniya doza xwe bikin. Filîmê bi navê 12 sar koletî xelat wergirtine. Ew çîroka rasteqîneya koleyek ye li sala 1840 li New Yorkê tê revandin bi Washington. Ew dîsan çîroka benîfroşekî navdar e li devera Alexandria lêre nêzîkî Washington. Li wir jin û mêrên reş dihatine firotin. Lê îro ew bûya bingehê rêxistiyeka mafê mirovan û muzexane. Meger yanek li wir hebû. به هزاران کوله جناوان درگهن و مال درباز دبون ل الکساندریا ولایت ویرجینیا و ل طبقه جیر لموزخانه آزادیه آنکو فریدم هاوس موزیوم دیاره چه به سروان کسان دهات هر جار 60 کسان کو جمالبات خود دهاتن جدا کرن لوی جهه بچوک دهاتن گرتن. مرۆڤ زۆر پێی ناخۆشە کە دەبینێ ئەفریقایی ئەمریکایی بە بەردەوامی لە بنەماڵە جیابوونەتەوە. ڕێڤەبەرێ موزەخانە بلاک هیستری ئانژی دیروکا ڕەشان ئادری دەیڤیس دەبێژە پرانیان کولا لە کارگەین خۆجهی کار دەکرن و توتن کۆم دەکرن. پشتڕا ئەو ژ ویلایەتین باشوور دەهاتن فروتن داکو لە کارخانەیەن پامبۆ ئانکو لوکا کار بکەن. لە زۆر شوێنەوە دەهاتن لە خانووی تایبەتی کوێیلەکان ڕادەگیران و تا بەڕێدەکرانی یان کەسێک ڕاستەوخۆ لەوێ دەیکڕین و دواتر بۆ پشکنینەوە دەهێنرانە دەرەوە.
جهه وان کولین راش فره بو و هر وها مطبخ و جهه دکتور و خارنو ورزشی هبو. بازرگانن باش دزانی کولین ساخلن پتر پره بواند اینان. بەرگدور بەرگی پۆشتەی بۆ ساز دەکردن تا کۆیلەکان لە بازاردا بیان پۆشیبا و کۆیلەکانیش بە پەلا ئەو جلوبەرگیان لە خۆ دوور دەکردەوە لەبەرەوەی پێیان ناخۆش بوو کە بیریان بکەوێتەوە لە بازاردا بەو جلوبەرگا فرۆشرابوون. بازرگانان ئەف کولە بوو بەهایەکێ 4 جار پتر دەفروتن و فایدە دەکرد. خەڵکی $1200 بۆ کۆیلەیەک دەدا کە نزیکەی $30,000 ئەمڕۆیە. ئەوانیش دەبوایە 800 پاوندی پمۆ بەرهەم بهێنن لە ڕۆژێکدا. دەرگەی مۆزەخانەیەکردنە لە ئاسنێ پەنجەرە و دیوارên چیمەنت و هەریەت ئۆریژیناڵن. سەردانەکە مۆزەخانە لە باژارێ کالیفۆرنیا هاتیە دەبێژە زۆر بترسە دەمێ هزر دەکەم گەلک کولان لە پێشڤان دیواران ژیان دەکردن. ئەوە دڵگرانم دەکات بەڵام ئەمە مێژووی ئێمەیە ئەوەندە بە ترس بوو لە شوێنێک بیت کۆیلەی تێدا ڕاگیرا بێت و ئەمە خەڵکە دەفرۆشران. لە دەمێ و دەهاتن بە گۆستن ئەو بکوم داتن زنجیرکردن هەتا کەس نەڕاوید. هەندێک کەس باوەڕ دەکەن هێشتا ڕحێن ڤان کولان لەوێرێنە. ئەف خانینەها ملکی ڕێخستنەکە جڤاکیە کو کار ji بۆ پشتگیری ئەمریکیان ڕاش دەکەن. ڕێڤەبەرا گشتیە vê ڕێخستنê سینتیا دینکنز digel hevkarên xwe dibêjin wan hindek tiştiyê dîtîn û bihîstî ku nahên şirovekirin. Ev cihê kuleyên hate girtin di dema şerê navxweyê Amerîka da û li sala 1861 wek zîndan hate karanîn. Herêz xendan dengê Amerîka. بینەران پشتی دیتنا vê raportê meviya pisyarê bikîn ka kengî koletî li Amerîka hat bendkirin. Li sala 1865 1875 yan li sala 1915 li benda bersiva rast bin hata piştî vê raporta kurt sebaret bîreweriya 10 saliya vedîtina Facebookê efrêka bisanahî û karîger ya peywendiyan. Mezintirîn torê peywendiyên komelayetî bîreweriya 10 saliya damezrandinê dike. Ew ji malperekî taybetê kolîçekê dibe torekî cîhanî niha milyar û 23 milyon kes wêne bikardînin. Karin Norton profesora medyaya civakî li Zankoya Kaliforniya dibêjtin Facebook nema girêdayî mebestekê bitin ew bûye navnîşanê te cihê parastina galeriya wêne û vîdyoyên te û nema bitinê rêka peywendiyan bitin digel xelkê lê cihê dîtina dostên kevn û naskirina hevalên nû ye. Lê bi rastî ji sala 2012 were hinekê ji nav û dengê Facebookê tê xwarê ji ber Twitter û Instagram û Snapchat lê niha bihayê wê 157 milyar dolarin. Şereza dibêjin zehmetiya Facebookê ew bikaribe bikarhênerên xwert rakêşe xwe ew berebabê fêrî teknolojiyaya nûtir dibe. Bîneran bersiva rast ji bo pisyaremeka kengî koletî li Amerîka hat bendkirin. Li sala 1865 1875 yan li sala 1915 bijara yekê rast e. Li sala 1865 û biguhertina sêzdê ya destûrî Amerîka li ser demê serokatiya Abraham Lincoln koletî hate bendkirin. Çend mehan piştî wê guhertinê jî Lincoln bixwe hate kuştin. Bîneran hîvî dikin babetên me bi dilê we bin û heta dîdara bê dexîlê şemo stafê bernamê hîviya xweşî û silametiyê ji we re dixwazin. Hûn dikarin bername me û çendîn raport û hevpeyvîn û bernamên dî jî li ser malperên dengî Amerîka yan dengî Amerîka temaşe bikin. Facebooka bername Kurt Connection demê we bimîne xweş.